ئێمەی هەڵگرانی بڕوانامەی ماسەر و دکتۆرا لە وەزارەتە جیاجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی پەنامان بۆ زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان برد، بەڵام بەداخەوە دوای ئەو هەموو هەوڵە یاسایی و مەدەنیەی کە گرتمانە بەر هیچ ئەنجامێکی نەبووە و هیچ کەس وەڵامێکی ئەرێنی ئێمەی نەداوەتەوە. بۆیە بە پێویستمان زانی ڕووی داواکاریەکانمان ئاراستەی بەڕێستان بکەین. هیوادارین وەک بەرپرسی یەکەم لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێیتە سەر خەت و گوێ لە داواکاریەکانمان بگریت و چیتر ماف و شایستە دارایەکانی ئەم چینە بە نادیاری نەمێنێتەوە. بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئەنجومەنی وەزیران لە نۆی 2013 بڕیاری ژمارە 61 دەرکرد کە تایبەتە بە پێدانی خەرجیەکانی خوێندنی باڵا بۆ مامۆستایان و فەرمانبەران کە لە چوارچێوەی بەنامەی نەفەقە خاسە درێژەیان بە خوێندن دەدا لە دەرەوەی وڵات. لەم ماوەیە کە شایستەدارایەکان خەرج کرا ژمارەیەکی زۆر کەممان کە دەکاتە یەک لەسەر سێی ژمارەی ئەوانەی کە شایستەدارایەکان شایستەن وەربگرن ئەو شایستەدارایان وەرگتووە کە بە نەفەقە خاسە خوێندیانە لە دەرەوەی وڵات و بە گوێرەی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 61 و بە گوێرەی بڕیاری وەزارەتی دارایی ژمارە 38 ساڵی 2013 بڕیاری لەسەر درراوە. بۆیە ئێمە داوامان لە بەڕێستان ئەوەیە وەک لایەنی یەکەم و پەیوەندیدار داواکانمان بە گرنگیەوە وەرگن و فەرمان بکەن بە وەزارەتی دارایی کە بە زووترین کات شایستەدارایەکانمان سەر بکات، چونکە ماوەی 7 ساڵە دەستیمان پێ ئەکەن و هەر جارەی بە بیانوویەک شایستەدارایەکانمان ڕاگرن.